سڵاوتان لەبێت. بەڕێوەبەری کاروباری پاراستنی تەندروستی هەولێر توشبوونی یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە هەولێر ڕاگەیاند. بەڵام وتەبێژی وەزارەتی تەندروستی ڕەتی دەکاتەوە دەنگۆی تۆمارکردنی حاڵەتی تای خوێنبەربوون لە هەولێر بڵاو بووەوە. دکتۆر بەریڤان عەدنان ئەسعەد بەڕێوەبەری کاروباری پاراستنی تەندروستی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بوونی حاڵەتی تای خوێنبەربوونی لە هەولێر پشتڕاست کردەوە. دواتر دکتۆر سەرکار سوورچی وتەبێژی وەزارەتی تەندروستی لە ڕێگەی وەتیساپە و وەڵامی 964 دایە و دەڵێت هیچ حاڵەتێکی چەسپێنراو بە تای خوێنبەربوون لە هەولێر تۆمار نەکراوە. وتیشی ئەوەی هەیە هاوڵاتێکی عەرەبە کە دانیشتووی شاری بەغدایە. دوای ئەوەی بە مەبەستی چارەسەری پزیشکی سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندی کردووە لە هەولێر پزیشکەکان گومانی ئەویان لێکردووە نیشانەکانی تای خوێنبەربوونی هەیە. بۆیە ڕاستەوخۆ پشکنینیان بۆ ئەنجام داوە، بەڵام تا ئێستا ئەنجامی پشکنینەکە دەرنەچۆ و نەخۆشەکە لەژێر چاودێری پزیشکیدایە و دۆخی تەندروستی جێگیرە. سەرچاوەیەک لە نەخۆشخانەی شار لە سلێمانی بە 964 وت ئەو دوو کەسەی لە گرتوخانەی گرتن و گواستنەوەی سلێمانی بەهۆی چەقۆ هێرشیان کراوەتە سەر بریندار بوون و نەمردوون. سەرچاوەکەوتی دۆخێکێکیان زۆر خراپە و چەقۆ بەرمەلی کەوتووە، ئەوی تریان هەندێک باشترە و چەقۆ بەرگوێی کەوتووە. سەرچاوەیەک لە ناوگرتوخانەی گرتن و گواستنەوەی سلێمانی بە 964 وت ئەمڕۆ کەسێک هاتۆتە ناوگرتوخانەکە و دوو کەسی داوەتە بەرچەقۆ. ئەو سەرچاوەیە لە بەرهەستیاری دۆسیەکە داوای کرد ناوی نەهێنرێت. وتی ئەمڕۆ ڕۆژی مواجهەی پیاوان بوو، کەسێک هاتۆتە ژوورەوە و دوو برای داوەتە بەرچەقۆ. سەرچاوەکە هەروەها دەڵێت ئەو دوو برایە بە چەقۆ لێیاندراوە لەسەر کوشتن زیندانی کراون. ئەمڕۆ یەکشەممە باڵەخانەی نوێی بەڕێوەبەرایەتی و ڕەگەزنامە و کاروباری شارستانی لە پارێزگای دهۆک کرایەوە و لەمڕۆ دوای هەفتەیەک ڕاوەستان فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکان مامەڵەی هاوڵاتیان ڕای دەکەن. باڵەخانەی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی پارێزگای دهۆک لە 5 بەش پێک دێت: کارتی نیشتیمانی، ڕەگەزنامە، کاروباری شارستانی، بەشی یاسایی و بەشی ژمێریاری. پێشتر باڵەخانەکە لە شوێنێکی دیکە بووە و باڵەخانەیەکی بچووک و کۆم بووە. عقید عەبدوڵڵا محەممەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی کاروباری شارستانی لە پارێزگای دهۆک بە 964 وت ئەمڕۆ دەست بە ئەنجامدانی مامەڵەی هاوڵاتیان دەکەن لە باڵەخانە نوێیەکە لە گەڕەکی ئیتیتی نوێ. باسی لەوەش کرد زیاتر لە 1,500,000 هاوڵاتی کارتی نیشتیمانیان نوێ کردوێتەوە و تەنیا نزیکەی لە 120 هاوڵاتیان کارتەکانیان نوێ نەکراوەتەوە. کاتێکی خۆش.